جا دڵنیام ئێستا چاوەڕی بابەتی دینارن، بابەتی تومەنن، هەروە لیرە و پاوەند و یۆرۆش بابەتی زۆر گرنگمان هەیە، بەڵام جارێ سەرتان ڕاکشن بۆ هەواڵێک پەیوەندی بە بەهای تمەنەوە بەهۆی بەردەوامبوونی نارامەکان، هەروە زیاتر گۆشەگیرکردنی ئێران لە نێوان ڕخنەی ڕۆژاوایەکان، هاوکات دروستبوونی ساردی لە پەیوەندیە دیپلۆماتیەکانی نێوان تاران و مۆسکۆ لە سەرەتای ئەم هەفتەیە بەهای تمەن لە بەرامبەر دۆلار بۆ نزمترین ئاستی داوەزی. بەپێی راپۆرتێکی سایتی ئاڵوگۆڕی دراو بوونبەست.com ڕۆژی دووشەمە بەهای $100 لە بازاری نافەرمی ئێران بە 3,850,000 تمەن فرۆشراوە، لە کاتێکدا ڕۆژی هەینی $100 هاوتا بووە بە 3,670,000 تمەن. بەپێی ئامارەکانیش لە دوای سەرهەڵدانی ناڕزایەتیەکان لە ئێران بەهای تمەن لە 113.8 بەهای خۆی لەدەست داوە. بازرگانان هیوایکی کەمیان هەیە بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی، ئەمەش پاڵی بە سەرمایهدار و وەبەرهێنرانی ئێرانیەوە ناوە بستنە ناو بازاری دۆلارەوە. شرۆڤەکارانی ئابووریش دەڵێن ڕەنگە بانکی ناوەندی ئێران نەتوانێت پشتگیری بەهای ڕیاڵی ئێرانی بکات.